تأکیدی کردەوەتی ئێمە بۆ 2018 بەردەوام دەبین لە ناردنی دەرمان و پێداویستی پزیشکی. وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ڕایگەیاند ڕاگررتنی دەرمان لەلایەن حکوومەتی عێراقیەوە بۆ هەرێمی کوردستان هۆکارەکەی سیاسی نییە و بەڵکو پەیوەندی بە بەشە بودجەی هەرێمی کوردستانەوە هەیە کە بۆ ساڵی 2017 حکوومەتی عێراقی بڕی 108 ملیارد دیناری بۆ دەرمانی هەرێمی کوردستان تەرخان کردبوو، بەڵام ئەو بڕەپارەیە لە ئیسەدا کۆتایی پێهاتووە. بۆیە بۆ مانگەکانی 11 و 12 ئەم ساڵ هیچ بڕەپارەیەک بۆ کردنی دەرمانی هەرێمی کوردستان نەماوە. بۆیە ئێمە داوامان کردووە حکوومەتی عێراقی لە بەشە بودجەی ساڵی 2018 دەرمانی ئەو دوو مانگە بۆ هەرێم تەرخان بکات. بەڕێز وەزیری تەندروستی عێراق دووپاتی کردوتەوە کە مزەکرەیەک نووسیوە بۆ بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق داوای لێ دەکات مانگی 11 و 12 بەڵێ تەخسیسی هەرێمی کوردستان تەواو بووە، بەڵام بەردەوام بین، بەڵام حەقەکەی لە 2018 لێمان وەرگرنەوە. منیش ڕازی بووم لەسەرەوە وتی من ئیش لەسەرەوە بابەتاکەم، یعنی بەغدا بە پێی بەڕێز وەزیری تەندروستی عێراق ئیتر من نیەتی سەرەوە نازانم چۆنە، بە پێی بەڕێز وەزیری تەندروستی عێراق ئەڵێ من مانگی 11 و 12 لە هەوڵدانم بۆ ئەوەی بۆتان دابین بکەم. هەر لەو کۆنگرە ڕۆژنامەوانیدا سەبارەت بەو دەنگۆیانەی کە باز لەوە دەکەن کە حکوومەتی عێراقی بەشە دەرمانی سلێمانی ڕەوان دەکات و بەشە دەرمانی پارێزگاکانی تری هەرێم ڕەوانە ناکات. وەزیری تەندروستی وێ ڕێڕەتکردنەوەی ئەو دەنگۆیانە ئەوەشی ڕوون کردەوە کە هەر بڕە دەرمانێک بێتە هەرێمی کوردستانەوە ئەوە بە یەکسانی دابش دەکرێت بەسەر پارێزگاکانی هەرێمی کوردستاندا بەبێ جیاوازی. یەک حەبێ بۆ هەرێمی کوردستان ئێمەکەین بە 4 کەرتیشەوە بۆ پارێزگای هەڵەبجەتەمان تەجهیزاتەکەی لەسەر سلێمانیە. ئێمە هەتا وتیان لقاحات هاتووە بۆ دوهۆک و سلێمانی، وتم بەشێکی ئەوەی سلێمانی و دووەک بدەن بە هەولێر. ئێمە ئەوە سیاسەتی خۆمان، ئێمە ڕژاری وا هەبووە دەرزی ئەنتی سکۆرپیۆن دوو پشکمان ماوە لە سلێمانی، وتمە 5 بن بە هەولێر، 5مان ماوە لە دووەک، وتمە 2 بن بە سلێمانی. ئەو شتە لەناو ئێمە نییە. ئێمە ئەو دەرمانی کەیت هەر شتێک بێت بۆ ئەم وڵات بۆ ئەم هەرێمە یەکگرتووە و یەک هەرێمە. وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆتاییە کۆنگرە ڕۆژنامەوانێدا ئەوەی ئاشکرا کرد هەرێم ساڵانە پێویستی بە 300 ملیارد دینار هەیە بۆ کردنی دەرمان و پێداویستی پزیشکی، بەڵام حکوومەتی عێراقی تەنها 45% ئەو بڕێی تەرخان کردووە کە ساڵی 2017 نزیکەی 108 ملیارد دیناری تەرخان کردبوو، بەڵام بۆ ساڵی 2018 زیاد کراوە بۆ 170 ملیارد دینار. هەروەکەوەشی ئاشکرا کرد کە هەرێم لە ئیسادا نزیکەی 100 ملیارد دینار قەرزاری کۆمپانیەکانی دەرمانە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.